بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاوتەن لەبێت بینەرە بەڕێز و خۆشەویستەکانی بەرنامەی دین و دنیا. خۆشحاڵین لە دەرفەتێکی نوێدا بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویستەگەینەوە. ئازیزان، ئەم جارە بەهارانە دەرەکەوین لە نەورۆزدا دێینە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست، وەرزێکی تازە، ساڵێکی تازە، کەش و هەوایەکی جیاواز، دەشت و دەرێکی ڕەنگین و پڕجۆش و خرۆش. ئێمەش دەمانەوێ ئەڵقەی ئەم جارەمان ئاوێتە و ئاوێزانی و سروشتە جوانە بکەین، ئەم دەرفەتە تازەیە بکەین لە ساڵی تازەیە لە دیدێکی ئیسلامیانەوە قسەیەک لە بارودۆخی ئێستامان بکەین، لە ساڵی تازەمان بکەین، لە ڕۆژی تازەمان بکەین، لە نەورۆز بکەین، لەم بۆنە نەتەوەی و نیشتیمانیەوە بکەین کە هەمومان بە جۆرێک لە جۆرەکان تێیدا دڵخۆش دەرەکەوین و بەشداری تیاداکەین. بەڵام با بزانین تێڕوانینێکی ئیسلامیانە چۆنە بۆ ئەم جۆرە بۆنانە و بۆ ئەم هەڵس و کەوتانی کە ئێمە ئەنجامیانە دەین، کامەی باشە برەوی پێ بدەین، کامەی خراپە لێی دوور بکەوینەوە، قسەیەک لە نەورۆز و لێکەوتەکانی بکەین. بەش بە حاڵی خۆمان لە سەرەتای بەرنامەکەەوە هیوا خوازین کە ئەم ساڵە ساڵێکی پڕ دەستکەوت بێت بۆ هەموو لایەک، پڕخۆشی بێ بۆ هەموو لایەک، بە شادی و بەختەوەری و ئازادی تێیدا هەڵس و کەوت بکەن، تێیدا بژین. ئینشاءڵڵا هەرگیز دەرد و نەخۆشی و ناخۆشی نێتە ڕێگەتان. لەگەڵ بەڕێز دکتۆر ناسح ئاروزەری، پسپۆر لە هیزری ئیسلامی و پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی سلێمانی لەم بارەوە گفتوگۆەکەین. سەرەتای بەرنامە بە گەرمی بە خێراتنی بەڕێزیان بکەین. کاک دکتۆر بەخێر بێن. زۆر سوپاس بۆ ئێوە و هیوای سەرکەوتن بە هەموو لایەگە خوازم و بەهارێکی پڕخێر و خۆشی و خەندە و شادی و ئاوەدانی و ئاشتی و هەرزانی بۆ هەموو لایەگە خوازم. ئەشێ مەسەن لێرەوە بڵێن پیرۆزبایی لە خەڵک بکەین، چونکە ئێمە قسە و باسەکەمان تۆزێ لە ئەدام بە بۆنەیە، بۆنەیەکە خەڵکی پیرۆزبایی لە یەکتریەکەین. هیچ ئەکرێ ئەمە بە دەرفەتێک بزانین بۆ پیرۆزبایی لە یەکترکردن. کاک دکتۆر، خۆی پێویستە کە واتا و دەستەواژەکان ڕوون بکەینەوە، ئەو کاتە واتاکەش دەردەکەوێت کە بە بۆنەی سەرکەوتنی وڵاتێکەوە، بە بۆنەی مێژووی سەروەریەتێکی میلەتێکەوە بەو پەڕی خۆشحاڵیەوە پیرۆزبایی دەکەین لە هەر تاکێکی کورد، لە هەر سەرکەوتنێک، لە هەر سەربەرزیەک، لە هەر سەربەخۆییەک، لە هەر دڵخۆشیەک کە بەسەر میلەتی کووردا دێت. جا ئیتر ناوی ئەنەی نەورۆز، ناوی ئەنەی ساڵی تازە، ناوی ئەنەی بەهار، ناوی ئەنەی کۆماری مەهاباد، ناوی ئەنەی هەر شتێکەوە یعنی قەومێک، هۆزێک، گەلێک، چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لكل قوم عید، هەموو قەومێک جەژنی خۆی هەیە، بەڵام وەکو موسڵمان دوو جەژنمان هەیە کە جەژنی ڕەمەزان و جەژنی قوربانە. زۆر باشە. با ئێمە لێرەوە بچینە ناو ئەو بابەتەوە کە ئێمە گەلێکین، گەلی کورد لە کوردستان دەژین، وەکو هەر گەلێکی تر بۆنەمان هەیە، جەژنمان هەیە، ڕۆژی نیشتیمانی و نەتەوەییمان هەیە، بۆ خۆمان نەتەوەیەکین، کەلتورێکمان پڕە لە خۆشی و ڕۆژ و بۆنەکان و ئاهەنگگێڕان. تێڕوانینی ئیسلام بۆ بۆنە نەتەوەی و نیشتیمانی و کەلتوریەکانی هەر هۆز و گەلێک چییە؟ لە ڕاستیدا جارێکە باز لە گەل و هۆز بکەین کە خوای گەورە ئەفەرمێت وەجعلناکم شعوبا وقبائل. شعوب یعنی میلەتان، واتە گەلان، واتە ویستی خوا وایە کە ئێمە کۆمەڵە گەلێک بین بژین لەسەر زەویدا، و ئەم کۆمەڵە گەلەش کە ئەژین، یعنی بۆ نمونە ئەمە ئینگلیزە، ئەمە فارسە، ئەمە تورکە، ئەمە عەرەبە، ئەمە کوردە. یاسای خوای و گەردوونی بۆ ئێمە کە خوای گەورە سبحانه وتعالى وەکو چۆن یاسای گەردوونی هەیە، یاسای شەرعیشی هەیە، ئەوەیە کە ئەفەرمێ لیتەعارەفوا، واتە بۆ یەکتر ناسینە. دیقەت بدەی ئاەتەکە زۆر وردە، باسی ئاینی نەکردووە، بەڵکو دەفەرمێ وەجعلناکم شعوبا وقبائل لتعارفوا. بەڵام کێتە سەر باسی ئاین نەفەرمێ ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم، هەر کەسە پابند بێت بە ڕاستەقینەی ئەو پەیامەی کە باوەڕی پێێتی. ڕاستە من مسلمانم، لە دیدی خۆمەوانێ ئاینی ئیسلام کۆتا پەیامە و پەیامەکانی تر
لە واقعا دەڕژێنە ناو بازنەی ئاینی پیرۆزی ئیسلامەوە و شریعەتی ئیسلام هاتۆ بۆ تۆکمەکردنی هەموو ئاینەکانی دیکەیتر مهەیمینەن عەلەیهی سەرپەرشتیشیان کە ئەو هەڵانەی کە پێوەی دەچکاوە لای بەرێت. کەوابوو وەکو گەل چونکە دوو پێناسە دوو دەستەواژەی فکری هەن لەبارەی میلەت و گەلەوە. یەکەم بوونی گەلێک کە زوبانێکی هەیە، کە نەریتێکی هەیە، کە پۆشاکێکی هەیە، کە باو باپیرێکی خۆی تایبەتی خۆی هەیە، کە شوێن و جێگە و مەکانێکی هەیە تای بژی. وەکو گەلی کورد کە ناوی گەلی کووردە کە ڕەچەڵەکی مادەکانە کە دەڵێن لە هیندۆ ئەوروپیەکانەوانێ سرایەتیان کێشاوە کە ئێمە وەچەیەکین و خاک و نیشتمانێکمان هەیە، ئەمە پێی دەوتێت قەوم. ئەم قەومیەتە لە ڕووی بازنەی خۆیەوە سادەترین مافە کە خوا پێی ڕەوا بینیوە شانازی بکە بە زوبانی، شانازی بکە بە کولتوری، شانازی بکە بە ژیان و ژینگەی خۆی. بەڵکو دەفەرمێ ومن ئایاته اختلاف ئەلسینەتیکم وئەلوانیکم، کە من کوردم ئەمە ڕەنگ و بۆمە، کە زوبانم کوردیە، ئەمە نیشانەی دەسەڵاتی ڕەب العالەمینە کە ئەم زوبانەی بەخشیوە بەسەر مرۆڤایەتیدا. کەوابوو وەکو قەوم و وەکو نەتەوە هەر کەسێک هەوڵ بدا بە نووسینێک، بە سیاسەتێک، بە کارێک، بە هەڵوێستەیەک بۆ سڕینەوەی قەومێکی دیکەی تر، پێچەوانەی فەرمانی پەروەردگار جوڵاوەتەوانێ و دژی ئەو حەق و عەدالەتەیە کە خوای گەورە داوای کردووە سوبحانه وتعالى. زۆر جار لە مێژووە مەسەلەن خەڵکێک لە عەرەبەکان یان هۆز و تیرەیەک وا بیلیان کردوتەوە، مەسەلەن هەر قەومێک لە دەرەوەی عەرەب بەتایبەتی لە بەرامبەر کورد لە مێژوویەکی نزیکە، ئەو بیانویان زۆر جار بەکاری هێناوە بۆ ئەوەی کە گەلێکی وەکو گەلی کورد بچەوسێنەوە. ئەمە چ ڕەوایەتێکی تایە؟ یعنی ئیسلام چۆن دەڕوانێتە هۆز و گەلانی دەرەوەی عەرەب، با بڵێن بە حکمی ئەوەی قورئان بە زمانی عەرەبی هاتووەتە خوارەوە بۆ سەر پێغەمبەر. فەلسەفەی ئەوەی کە قورئان بە چ زبانێک هاتووە دیاریەکی خواییە، چونکە یعنی ڕەخنەگرتن لێی بۆ نمونە هەمان ڕخنەیە کە ئەگەر بە زمانێکی تر بەهاتایە بۆ بە عەرەبی هاتووە توانین بڵێ بۆ بە کوردی هاتووە، توانین بڵێ بۆ بە ئینگلیزی هاتووە. لەبەرەوە خوای گەورە سوبحانه وتعالى بە زبانێک ئەبێ بینێرێ و ئەهلی ئەو زبانەش واجبن کە هەڵی گری ئەو ئاینە بن، واجبە لەسەریان کە زمانەکە بگەێنن. بەڵام ئەمە کە نەتەوەی عەرەب بیانێ عەرەب جێتی بکەن، هیچ کاتێک لە بازنەی ئیسلامەتی و ئاین پەروەردەتیە ئەو کارە نەکراوە. هەموو کاتێک لە بازنەی قەومچێتی و ئیستیغلالکردنی قەومەکەی خۆی و ڕاکێشانی سەرنجی هۆزی عەرەب بۆ دژایەتیکردنی هۆزێکی دیکەیتر ئەمە بەکارهێنراوە. وەکو چۆن هەتا لە ناو قەبیلەشە ئەمە دروستە، ئەمە هۆزی فڵان هۆزە، ئەمە فڵان تیرەیە، هەوڵیان داوە تیرەچێتی بکەن لەبەر خاتی ئەوەی کە ئیسفادە لەمە بکەن ئەندامانی ئەو تیرەیە بەکار بهێنن بۆ ڕوبەڕووبوونەوەی تیرەیەکی دیکەیتر، یا بۆی دەسەڵات و نفوزیان زیاد بکەن، یا بۆ ئەوەی کە ماڵ و سەوەتێکی زیاتر کۆ بکەنەوە. هیچ پێوەرێکی ئاینی ئیسلامی باسی ئیسلامەکەم لە پشت ئەوەوە نییە. وەکوتم ئەگەر بەمانە قەوم بێ خوا فەرمێتی وەجعلناکم شعوبا وقبائل. خۆ هەر لە قورئانە زەمی عەرابەکان کراوە، العەراب ئەشەد کفرا ونیفاقا. هەر لە قورئانە باز هەندێ ئەهلی مەدینە کراوە، ئەهلی مەدینەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ومن ئەهل المەدینەتی مەرەضوا عەلى النفاق، کە لەسەر دۆڕووی ڕۆیشتون. پەیوەندی بە قەوم و بە نەتەوە و بەو شتانەوە نییە، چونکە پەیامی خوا پەیوەندی لەگەڵ تۆ خوای گەورە، تۆ خەڵکی وەکو خەڵک، وەکو بەندەی خوا، بە چاوپۆشیکردن لەوەی زبانی چیە و ڕەنگی چییە. من ئەبێ دادوەر بم ئەوەی کە هاتە بەردەمم ئەمریکی بێت، ئەوروپی بێ، حتا مسلمان بێ، کافر بێ، لە قورئاندا کە باسی حکم کراوە باسی ناس کراوە، باسی مؤمنین نەکراوە. یا داوود إنا جعلناك خليفة في الأرض فاحكم بين الناس بالحق ولا تتبع الهوى فيضلك عن سبيل الله. كاتوكو قوم ما فيك خوا لسرو حو طبقي أسمانه بهمو قلو نتوو كمينيكي روابيني وكتو خاوني أم زبان بي كخواني كولتور بي صرينوي زباني قليكي كم صرينوي آيات ودس نشانيكي دسلاتي خواي قوري. بلان رهندي دوهمي فكري قوم أويك أم قلا أبي سر بخويكي هبي أبيت خوي خود مختار بي وقالين أم ديمانيان دەتوانین بڵێن فکرێکی تا ئەندازێک سیاسیە کە حکمی ذاتی وەرگرتن دەستەواژەیەکی سیاسیە. هەر بۆ نمونە یعنی بۆ ڕوونکردنەوەی ئەم بابەتە ئێمە گەلی کوردین لە عێراقا، هیچ کەسێک ناتوانێ وەکو کورد و عەرەب بڵێ زوڵم لە زبانی ئێمە بکە، زوڵم لە نەژادی ئێمە بکە، زوڵم لە کولتوری ئێمە بکە، بە هیچ بەڵگەیەکی ئاینی بۆی نییە، بەڵکو زاڵمە ستەمکارە. بەڵام پرسیاری دووهەم، ئایا من لەم
هەرێمی کوردستانەیە کەوتم وەکو واقع قسە بکەین ئایا ئەکرێ من سەربەخۆ بم بەڵێ ئەکرێ سەربەخۆم با ریفراندۆم بکرێ با بکرێ بەڵام دوایی لە بەرپرسەکان و بیسمان کەوتان ئێمە بشێکین لە عێراق کەوا بوو وەکو قەوم تۆ هەبیت خاوەن زبان و چانی خۆتبی بابەتێکە بەڵام وەکو ئەوەی کە خاوەنی خود مختاری و خۆت ببەی بەڕێوە ئەمەیان بابەتێکی ترە ئێستا ئێمە بە تایبەتی لە کووردا دابشکراین بەسەر 4-5 شوێنە باشە بۆ نمونە لە ڕووی شەرعیەوە گرفتێکی نییە ئەگەر هات و هەر هەمومان سەر بەخۆیمان هەبێ وەک چۆن گرفتێکی نییە ئەگەر هەموو کوردستان یەک بن بەڵکو باشترە ئەگەر بتوانن دادوەرێتی بچەسپێنن بەڵام گرفتیش نییە لە ڕوو شەرعیەوەی ئەگەر من لەم وڵاتەیە بژیم یعنی هەندێک سەرکردەکان پەیوەندی لەوانەیە بە هەلومەرجێکەوە هەبێ پەیوەندی بە هەلومەرجێکی سیاسیەوەیە کە هەندێک کەس بۆ نە چاپاچە کوردستان بە خەونێکی شاعیرانی دەگەدەنەوە هەندێک کەس بە ناواقعیە بینن بۆ خۆی هەر گەلوونەتەوە یەکتەنات پێشەوە ئیسلامیش هات بێتە خوار و بوو بێتە بەرنامەی مرۆڤەکان باڵێن لەسەر زەویە خاوەنی بۆ خۆی کەلتورێکە خاوەنی مێژوویەکە خاوەنی کۆمەڵێک بۆنە و ئاهەنگێکە مەسەرەن عادەتی پێوە گرتووە لە مێژوویە و گەلەدا هەیە کە ئیسلام هات چۆن مامەڵی لەگەڵ ئەم کەلتور و عادات و بۆنەیان کرد هەمووی سڕیەوە لە ناو برد یان چۆن ڕێکی خستن مەسەرەن هەر لە عەرەبەوە بیگرە هەتا دوایی کە بانگەوازی ئیسلامی فراوانە بێوە چێتە ناو گەل و هۆزوونەتەوەکانی دیکەی دەورو لە ڕاستیدا ئاینی پیرۆزی ئیسلام دوو صیفاتی تایە کە ئەو دوو صیفەتە وای لێ کردووە تا قیامەتیش بمێنێتەوە بڵێ یەکەم صیفەتێکی عالەمیە کە ئەڵێ الحەمد لله رب العالمین کە ئەڵێ ئین هو إلا ذکر للعالمین کە فەرمێ وما أرسلناك إلا رحمة للعالمین دووهەمیشیان ئینسانیەت مرۆڤ دۆستی لەبەر ئەوە ئەم ئینسانیەتە و ئەم جیهانگیریە وای لێ دەکا کە ئەبێ ئیسلام بە هەموو وڵاتاکانە بڵاو بێتەوە بەڵام ڕێز لە ئینسانەکانی شەکرێ بۆ نمونە من کوردم جلێکی خۆمم هەیە بەرگێکی خۆمم هەیە شەریعەتی ئیسلام نەهاتووە شێوازێکی جل بەسەر تۆدا بچەسپێنێ مەرجی گشتی داناوە کە بۆ کورد هەمان مەرجە بۆ عەرەب هەمان مەرجە بۆ فارز هەمان مەرجە بۆ تورک هەمان مەرجە کە دایناوە تەنک نەبێت تەسک نەبێت کورد نەبێت داپۆشەری ئەورەتی ئەمر بە مەعروف بەپێی کەلتوری گەلەکانە بەپێی کەلتوری گەلەکانیش ئەمر بە مەعروف و نەهی لە منکەر تەنانەت دابەزاندنی دەقەکان کاریگەری هەیە کە ئەبێ بابای فەقیه بابای مجتەهید بابای کەسی بانخواست بە حکمت و داناییەوانێ بتوانێت دابەزاندن بکات لە ناو قەوم و گەلۆکەی خۆیدا هەر لەبەر ئەوە فتوایەکی ناوگەلی کورد بۆ کورد ڕەواترە لە فتوایەکی دەرەوەی کوردستان بۆ ناو کوردستان چونکە ئەو بە ئەندازەی ئێمە شارەزای شار و شارۆچکە و تەبیعەتی خەڵکو و سروشتی ژیانی کوردستان نییە ئەلەم سۆنگەیەوە شەریعەتی ئیسلام نەهاتووە سڕینەوە ئەنجام بدا ئێستا فەرقی عەولەمە و عالەمیەتێکە لە فەرقەکانی چییە عەولەمە وا دەکات دعایەگەکا بۆ شتێک کە هەموو سەرزەوی ئەو شتە بکات چونکە بوارێکی ئابووری هەیە ئەوێت ئەمریکا ئەوروپا ئەوە بنۆشی کە ئەو بۆت بە یەک مۆدێل ئەسپێنێ بەسەر تەواوی کایەکانی ژیانی دنیاە ئەوێ ئەوە بنۆشی کە ئەو بۆ بەرهێنێت ئەوە بپۆشی کە ئەوە بۆ ئەدروێت تەنانەت دیکۆری ماڵەکەت بەو شێوازە لێ بکەی کە ئەو ئەیەوێت تەنانەت دەیەوێت سەر سفرەکە و خودی سفرەکەش ئەو ڕخنەیان لە ئیسلامە گرت مەسەرەنیان وە ئەو کەلتوری عەرەبی هێناوەی سەپێنێ بەسەر هەموو کەلتوری گەلانی دنیاە ئێستا عەولەمە ئەوەکە ئیسلام نەیکردووە لە پێشتر ئەسڵەن ئیسلام هات کۆمەڵی ڕخنەی باشی لە کۆمەڵێک کللتوری عەرەب گرت ئیتر کللتوری کۆمەڵایەتی وەکو زیندە بە چاڵکردنی کچان کللتورێکی ئابووری کە کوشتنی مناڵە بە کوڕیشەوە لە ترسی برسێتی لا تقتلوا ئەولادەکم وشی ئەولاد یعنی کوڕ و کچ من ئیملاق کللتورێکی وا بوو لە نایبرد کللتوری ئونسوڕ ئەخاکە ئەو عەشیرەتی کە باسمان کرد بەبێ ژمار ژنت هەبێ مەسەلەن بەبێ ئەژمار ژنی هەبێت کەمی کردەوە بۆ چوار و ئەویش بە مەرجی عەدالەت و بە مەرجی مەسرفکردن و جگە لەوەش هەڵپەدان بەسەر تیرەکانی ترە کە ئەیاندا یا سیستمی کۆیلایەتی بەڵام پێویستی بە کاتێکی تر بۆ یا خواردنەوەی مەی یا حتا دایان پیسیکردن کە جۆرێکی باو بۆ لەو کاتەدا و حتا بە کوڕکردنی کۆیلە کە کۆیلەیەک جوان بواە باش وای ئەن کرد بە کوڕی خۆیان هەموو ئەوانەی ئیلغا کردەوە ئەگەر ڕاستەکە یودعوهم لآبائهم هو أقسط عند الله ئەبێ ئێوە بەنای باوکیانەوە بانگیان بکەنەوە دادوەرترینە لە لای خۆی گەورە سبحانه وتعالى ئیسلام وەکو عەولەمەی نەکردووە وەکو عەولەمەی نەکردووە کەلتور بێنێ خاڵی گشتی هێناوە بۆ مرۆڤایەتی
وەکو چۆن ئەم گردونە لەسەر خاڵی گشتی وەستاوە. ئێستا تو ئەم بەیانی هەستاوی تەنزیمی ژیانی خۆتت کردووە، لەبەرچی تەنزیمی ژیانی خۆتت کردووە و ژیانە ڕێخستەوە؟ چونکە ئەزانی شەو کەی دێ، ئەزانی خۆر هەڵەست دێتەوە، ئەزانی بارانە، ئەزانی کەی ئاوا ئەبێ خۆر، ئەزانی ژینگە چۆنە. ئەم ژینگەیە خوای گەورە دایناوە تکرار ئەبێتەوە، حتا مانگ دووبارە ئەبێتەوە. ئێستا باسی نەورۆزەکرێت، دووبارە بوونەوەیە، خۆ پاریژەم کاتە نەورۆز بوو. بۆچی ئێستا دانیشتوینە بەرەو حسابی بۆ ئەەکەین؟ واتە کۆمەڵی یاسای گەردونی گشتی هەیە. شریعەتی ئیسلامیش لە مامەڵەکردنی ئینسانیەتدا کۆمەڵی یاسای گشتی هێناوە بەو ئەندازەی عەرەبێک لە پاڵ کەعبەیە ئەتوانێت جێبەجێ بکە، کوردێکیش لە پاڵ ئاوی سیروان و دەربەندی خان و لە پاڵ مزگەوتی گەورە و مزگەوتی خەیاتە ئەتوانێت جێبەجێ بکە. تورکێکیش ئەتوانێت لە ئایا سۆفیا جێبەجێ بکە، فارسێکیش ئەتوانێت لە ئەسفەهان جێبەجێ بکە، یابانیەک ئەتوانێت لە وڵاتەکەی خۆیدا جێبەجێ بکە، لادەیەک ئەتوانێت لە ناو لادەکەی خۆیدا بەرجەستەی بکە. هەر کەسە و بەپێی توانای خۆی بەپێی گوزەی خۆی. تۆ سیارەت پێیە لە جادەیەک نووساوە 60، لە جادەیەک نووساوە 80، لە جادەیەک نووساوە 100. لە هەندێک وڵات ڕۆیشتم جادەکە 120 تایە. کەوابوو زۆر گرنگە کە هەر کەسە و بەپێی کێشەی خۆی خوای گەورەش فەرمێ فەسالت ئەودیەتون بقەدەریها، هەر شیوەیەک بە ئەندازەی خۆی ئاوەگرێ، هەر کوپێکیش بە ئەندازەی خۆی ئاودەگرێت. بەو ئەندازەیە مامەڵە لەگەڵ شوێن و جێگەکان و پێشێک بوو بەوەی بێنە سەرەوەی کە ئێمە وەکو قەومی کورد، وەکو نەتەوەی کورد لە کوردستان دەژین، خاوەندارەتیمان هەیە بۆ کۆمەڵێک بۆ نەتەوەی مێژووی کە ئێمە هەمانەکەم گەلە هەیە لە مێژەوە ممارەسیانەکان لەوانە بە تایبەت کرد لە ئێستاە خۆمانی تیا دەبینەوە ڕۆژی نەورۆزە یا بۆنەی نەورۆزە مەسەرەن یاوکەن دەگەڵێن جەژنی نەورۆزە. ئێمە دیدی ئیسلام بۆم بۆنەیە چۆن بڕوانی لە ئەم ڕۆژە لە پێشەوە مەسەرن خۆت چۆن ئەڕوانیتە نەورۆز و بۆنەی نەورۆز و جەژنی نەورۆز؟ قاعدەیەکی ئوسولیمان هەیە الحكم على شيء فرع عن تصوره. تۆ بە منەڵی ئایا حکمی ئەم دەبە ئاوە چییە؟ ئەبێ جارێ بزانم دەبە ئاوەکە چیتایە یا دەبەکە چییە، ئاوی تایە چیتایە، چی تێکەڵە، ئەنجام نەتوانم حکم بم. کەواتە پێمان بڵێ نەورۆز چییە؟ ئەوێ پرسی نەورۆز چییە؟ ئەمەیە کە بەڕاستی لە مێژووی کووردا هەندێک نەک مێژووی کورد لە مێژووی گەلانە ئەفسانە هەیە، بەڵام ئەوەی کە تێبینیمان هەیە لە مێژووی کووردا یەکەم بە حەقیقەت سەیری ئەفسانە بکەی، بەڕاستی سەیری ئەفسانە و خەیاڵەکان بکەی. لەو کێشەتیش ئەوەیە کە ئەفسانەکە حەقیقەت و ڕاستیەکانی خۆتت لێ بشارێتەوە. ئەوەی کە ئێمە لە مناڵیە فێریانە کردین لەم ڕۆژەدا بووکاوە وێنەی چینی چەوساوە چەکوشی تۆڵەی وەشان مێشکی زوحاکی پژان، کاوە ئاسنگەرێک لە شۆڕژگێڕێک کە دەیەوێت شۆڕشکە دش بە پاشایەک کە ئەم پاشایە گوایە ستەمکارە. کەواتە لێرەیە باز لە نەورۆزەکرێت سەرکەوتنی شۆڕشی هەژار بەسەر زاڵم و ستەمکارێک. هەژارەکەش کوردە و زاڵم و ستەمکارەکەیشی ترە. باش خودی ئەم فەلسەفەیە کە ستەملێکراوێک سەر بکەوێت بەسەر ستەمکارەکە داخوازێکی قورئانیە. خوا فەرمێت کە ئەو کەسانی زاڵمن، ئەو کەسانی ستەمکارن سەرکەوتن ناهێنن. وەلا یوفلیح الظالمون، هەرگیز سەرکەوتن بەدەست ناهێنن. و بەردەوامیش لە چەندین فەرمودا باز دەوە کراوە کە خوا فەرمێتی بە مەزلوم و ستەملێکراو لە ئەنسوڕەنەکە وەلەو بەعد حین، من پشتی تۆ دەگرم ئەگەر چی پاش ماوەیەکیش بێت. کە لە قورئاندا داستانی زۆر تایە کە باز دەو کەسانەیە کە دوای تێکشکانی زاڵمێک دێنە سەر حکم خەریکی ئەمانی زوڵ مەکەن. خوا فەرمێ وەسەکەنتم فی مەساکن الذین ظلموا ئەنفوسهم، لە کۆشەکانی زاڵمەکانی پێش خۆتانە دانیشتون. وتبین لكم كيف فعلنا بهم، و لەبەر چاویشتاندا ڕوونە چۆن تەخت و تارانجی زاڵم و ستەمکارەکان بە قوات خاسە و بە حرەسی سەوری و حرەسی جمهوری و حرەسی چی و چی قوات خاسە هەموویمان تێکشکان. كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال، چەندین نمونەی واتان بۆ باز کراوە لە فرعون و خۆشمان بینیمان لە هیتلەر لەو کاسانی دیکەیتر. وقد مكروا مكرهم وعند الله مكرهم، ئای چەنە فێڵیان کرد، بەڵام خوای گەورەش نەخشەی هەیە. وإن كان مكرهم لتزول منه الجبال، فێڵی وایانە کرد نەخشەی وایان دەڕ شاخەکانی لە بن دەرهێنا، بەڵام هەرتیا چوون. کەواتە داستانی سەرکەوتنی ستەملێکراو بەسەر ستەمکارە داستانێکە کە لەگەڵ ڕۆحی شەریعەتی ئیسلامدا دەگونجێت. بە پرسیارەکە دووبارە بکەینەوە، ئایا بەڕاستی بە واقعی لە مێژووی کوردیدا شتێکمان هەیە بە ناوی کاوە کە کورد بوو بێ و زوحاکێکیش بە ناوی ئەوە کە غەیرە کورد بوو بێ هەندێکڵێن فارس بووە؟ ئەوەی دەقە مێژوویەکان پێمانەڵێن پێچەوانەکەیەتی بەداخەوە دەڵێن حتا هەندێک دیعاوە دەکەن کە زوحاک
سەرکردەیەکی چاک و چالاک و چاپووکی کورد بووە زوڵمی نەزانیوە و هەندێکیش ئەڵێن کۆتا سەرۆکی وڵاتی مادەکان بووە بەڵام کە ئەو نە ئازاژ بووە چاونەترس بۆ خەڵک لەگەڵیا بووە کەس نەیتوانیەوە بشکێنێ ناچار لە ڕێگەی ژنخوازیەوە فارسەکان لەگەڵ یا ژنخوازیان کردووە کاوەیان دروست کردووە کە سەرچەنجیان ڕابکێشێ وەکو بڵێ زاوایەکیان بووە هاتووە وای لێ کردووە کە باوکی خۆی بکوژێ و لە تەخت لای بەرێ و دواتر ئەویش بەڕاستی بە کۆیلە سیرکێت چونکە دوای وتیانە سیقەت پێ ناکەین تۆ کەسی خۆت بکوژی ئێمە سیقەت پێ ناکەین بکەین بە بەرپرس ئەمە لە مێژی واقعی ئەمەیە یعنی کە لێرەدا کە کوتم ئەفسانە هەیە تەنها ئەگەر فکرەکە ئەوە بێ ستەملێکرا و ستەمکارێک هەبێ و سەملێکرا و سەرکەوێ جێی هەموو خۆشیەکە بەڵام کە لێرا سیرەکەی دەوڵەتێکی تۆ ڕوخێنراوە کە دەوڵەتی مادەکان بووە لەسەر ڕای هەندێک قسەی مێژوو نووسان بۆی لێرەدا پێویستە ئەم ڕۆزانکۆمان هەیە بەشی کوردیمان هەیە کوردۆلۆژیەکە کە لەوانەکان لە زانکۆکاندا دەخوێنرێ پێویستە یعنی لە هەیەیەکی زانستی توێژینەوەیکی زانستی ئەم بابەتە ڕوونکەنەوە بۆ خەڵکی یا پێمان بڵێن ئەفسانەیەکە و ئێمە پێمان بڵێن مەسەن مێژوەکە ئاوایە و ئاوانی چونکە ودی خودی ئاگر کە تۆ ئاماژەیەکن لەبارەوە کرد خودی ئەو ئاگرێک کە ئەکرێتەوانێ یەک تەفسیری بۆ ناکرێ دەیان تەفسیر هەڵەگرێت جەبا ئێمە پێشەوەی بچینە سەر جنابی مامۆستا بەرحاڵ نەورۆز ئێستا بۆتە بۆنەیەکی مێژووی باشە ممارەساکرێ و لە ئێستاە هەموو ساڵێک لە 21 سەیە ئەمە سەری ساڵی کوردیە و یەکەم ڕۆژی نەورۆزە و چوونە دەرەوە و فڵان لەم فۆرمەیە کە ئێستا واقع و ئێمە ممارەسەیەکەین تێڕوانینەکە چۆنە بۆ نەورۆز ئەگەر لە دیدی ئەوە بوو بێت کە کاوەی فارس دەوڵەتی مادی ڕوخاند بێت پرسە و سەرخۆشی خۆم ڕادەگەێنم بۆ هەموو ئەزیزانی کورد ئەگەر لەو سۆنگەیەوە بێ کە فۆرمێکی نوێیە کە خەڵک ئەڵێ بەهار هاتووە خەڵک ئەڵێ ڕۆژێ بۆ سەرکەوتنێک لە سەرکەوتنەکان ڕووی داوە دەڵێن میلەتی کورد لە یەکێ لە وێچەرخانێکی بۆ دروست بووە لە مێژوودا ئەگەر بڵێ حتا سەری ساڵی کوردیش کە دقیق ئەو ساڵە چەنەیە ئەوش پێویستی بە توێژینەوە تاقیقکردن هەیە بەڕاستی ئەگەر هاتو لەم فۆرمێکی نەتەوەیی لە ناو گەلی کووردا وا باوە نەریتە دابێکە کە ئەم قسەیە دەکرێت ئەوە جوانترین پیرۆزبایی لە هەموو خەڵکەکەم بە بۆنەی هاتنی نەورۆز و بە بۆنەی هاتنی سەری ساڵێکی نوێی کوردی و بە بۆنەی هاتنی یەکەم ڕۆژی بەهار و بە بۆنەی لاچوونی سەختەی زستان و بە بۆنەی تەڕووپاراوی بەهار و بە بۆنەی ئەوەی کە خەڵک جارێکی تر بەتایبەتی لە کوردستاندا کە لە ناو ولادەکانە بوون ئەوەندە بە فەرباریوە یەکێک لە وەرزەکانمان ناوی ڕێبەندانە یعنی ڕێگیراوی تر ناتوانێت بە فرانبار و ڕێبەندانمان هەیە بۆیە بەهار وەکو ئێمەش زیان لە هەفتانەتەوەی تریش هەن کە شانازی بە بەهارەوەکەن چونکە ڕۆژێکی جیهانی سەر زەوی مرۆڤایەتی زۆر باشە لەم ڕۆژەیە چۆن هەڵسوکەوت بکەین هەڵسوکەوتێکی شەرعیانە چونکە ئێمە گەلێکی موسڵمانین بێ هەموو هەڵسوکەوتێکمان چ لە نەورۆز و چ لە دەرەوەی نەورۆزە با بڵێن ئیسلامیان نەبێ وە نییە چی بکەین گونجاوە بۆ نمونە لەگەڵ ڕێنمایە شەرعیەکە دیارە لە نەورۆزدا دووسێ شت ئەنجامە درێت بڵێ کە حەز دەکەم ئەو شتانە تیشی خەینە سەری باش یەکێکیان کردنەوەی ئاگر بڵێ یەکێکیان خۆگۆڕین یەکێکیان خۆشی دەربڕین یەکێکیان سەیرانکردن کە هەرێکێک لەمانە شتی گشتین دەستەواژەی گشتین تۆ بە منەڵی ئاگرکردنەوە دروست یا دروست نییە منژ ئەڵێم بۆ ئاگرەکەیتەوە ئێستا هەر قسەکە ئەڵێ الحکم على شيء فرع عن تصوره دەکرێت بڵێم من ئاگرەکەمەوە چونکە ئاگر نیشانەی گوێڕایاڵی خوای گەورەیە کە حەزەتی ئیبراهیم سەیدنا ئیبراهیم خرایە ناو ئاگرەوە خوا فەرمانی پێکرد مەیسووتیانە نەیسووتان کەواتە ئاگر ڕەمزی گوێڕایاڵی و تاعەتی پەروەردگارە تەنان لەوانە بۆشت بێتە عیبادەت ینی ئاگرێکە کەمەوە دەسەڵاتێکی خوای گەورەی تا ئەم ئاگرەکە ئەکرێتوانێ پێم ئەڵێ خەڵکینە من چەند سووتێنەرم فەرمانی خوام جێبەجێ کرد ئەوە بۆ فەرمانی خوا جێبەجێ ناکەن ڕاست لەمانە ڕوونکردنەوەیشی ئەوێ سەبارەت بە ئاگرەکە بەڕاستی وەکو وتم هەندێک لە گەنج حەماسیە گەیانگری وەکسەر تەشبیهەکەن بە ئاگرپەرستەکانەوە بەڵام دوای سیرکردن و لێکۆڵینەوە کە ئاینی ئاگرپەرستەکان چۆنە سیفاتی چۆنە یعنی لە چ شتێکا لەوە چێ بۆن ئەگەر هەر لەبەرەوەی ئاگرێ لەو بچێ خۆ ئاگری چێشتەکانیش لە ڕێگ و ڕوالەوە ینی معقول نییە بەم شێوازە مامەڵە بکەین دوای بۆم دەرکەوت کە کۆمەڵە تایبەتمەندی لە ئاگری ئاگرپەرستەکاندا هەیە واتە مەجووسەکان کە بە هیچ شێوازێک یەکلا نابێتەوە هاوئاهەنگ نابێت لەگەڵ ئاگری نەورۆزدا یەکەم
ئاگر پەرستەکان هەموو کات بە بەردەوامی ئاگرەکەیان داگیرساوە، بەڵام لە ساڵێکا جارێک نەورۆز ئاگرەکەی دەکرێتەوە، کەواتە جیاوازێکی زۆر هەیە لە بینیاندا. دووهەم، ئاگری ئاگرپەرستەکان تایبەتە لە شوێنێکی تایبەتە کە پەرستگایە، بەڵام ئاگری نەورۆز هەرگیز لە پەرستگا ناکرێتەوە، بەڵکو لە ناو شاخ و دەشت و کێو و پێشوازی لە بەهارە و لە دەستپێکی وەرزێکی نوێ دەکرێت. ئەوانەی کە ئاگرپەرستی دەکەن کاتێک کە ئاگرەکە ئەکەنەوانێ عیبادەت ئەکەن و کوڕنوش بۆ ئاگرەکە دەبن، ئەی پەرستن. بەڵام کاتێک کە ئاگری نەورۆز ئەکرێتەوانێ خەڵک بە دەوریا پێەکەنێ و قاقالی ئەدا و لەوە چی هەڵپەرکێ بکە یا کەبابی پێەکە یا گۆشی لە دەور ئەخوا. جگە لەوەش لە ئاگری مەجووس زێوانی تایبەتی خۆی هەیە، ئەبێ کەسێکی تایبەتە سەرپەرشتیەکە، کەسێکی تایبەت بیکاتەوە، بەڵام ئاگری نەورۆز گشتیە و مناڵێکیش ئەتوانی بیکاتەوە، گەورەیەکیش ئەتوانی بیکاتەوە، تایبەت نییە بە کاهینێک، تایبەت نییە بە پەرستشێکەوانێ. ئاگری مەجووسەکان تایبەت نییە بە سات و کاتێکەوە، بە بەردەوامی هەیە، بەڵام ئاگری نەورۆز پەیوەستە بەهۆی هۆکار و سەبەبی کردنەوەی ئاگرەکە هاتنی بەهارە، یا نەورۆزە، یا ڕۆژێکی نوێیە، یا سەرکەوتنیەکە، بەڵام هۆکاری کردنەوەی ئاگری ئاگرپەرستەکان تەنها بۆ پەرستشە. جگە لەمانەش ئاگر تەنها ڕەمزێک نییە بڵێ لە هەموو شوێنەکە بۆ عیبادەتە، ئەسڵەن ئەوە برەودانە بە ئاینێکی دیکەی تر کە هەڵەی ئەمە، بەڵکو ئاگر دەکرێت ڕەمز بێ بۆ ڕووناکی، ڕەمز بێ بۆ سەرکەوتن. کاتی خۆی لە 100 ساڵەم و پێش لە گڵەزەردە ئاگر کراوەتەوانی خەڵکی سلێمانی زانیویانە کە ئەوە بەیانی ڕەمەزانە یاخود بەیانی جەژنە، پێویستێکی جیانی ڕۆژانە مەسەلا، یعنی حتا وەکو ڕەمز ئەگەر باس کرد، ئەگەر ڕەمز بێ مەرج نییە ڕەمزێکی ئاینی بێ. جاری وا هەیە سەرکەوتنی جێشێک بۆ ئاگریان کردوێتەوە، جاری وا هەیە شایی بۆ ئاگریان کردەوە، جاری وا هەیە بۆ هاتنی ڕەمەزان، بۆ هاتنی جەژنەکان کە بۆنەیەکی ئاینی ئیسلامن ئاگرەکان جارێکی تر کراونەتەوانێ. جگە لەمانەش خاڵێکی تر، خاڵی حەوتەم، لە کاتێکە ئاگری مەجووسەکان توقوساتی تایبەتی خۆیانیان هەیە کە ئەنجامێدەن لەگەڵیان، بەڵام ئاگری نەورۆز هیچ توقوساتێک نییە بە دەوریدا تایبەت بێ، هەیە دانیشێ هەیە، بە پێوەیە هەیە، ڕوا هەیە، بچووکە هەیە، گەورەیە، هیچ مواصفاتێکی ئەوەی تێدا نییە کە لەوێ ئەنجامەدرێت. ئاگری مەجووسەکان بە تایبەتی کۆمەڵێک شانامە و پەخشان ئەخوێنرێتەوانێ بەسەر خودی ئاگرەکەدا کە ئەمە بۆ پەرستش و مقدەس و پیرۆزە، بەڵام هیچ کەسێکمان نییە کە تەنها ئاگرەکە لەبەر ئاگر ئەوە سوسەنایە، یا هیچ شێکمان نییە مەسەلەن پێ هەڵدان بێ بۆ پیرۆزکردن و مقدەس نییە خودی ئاگرەکە. وجگە لەمانەش ئاگری مەجووس کە داگرسێنن بەردەوام وەقودی ئەدەنێت وەگەڵێن نەوتی ئەکەنە بن بۆ ئەوەی کە نەکوژێتەوە، بەڵام ئاگری نەورۆز خۆی خامۆژە بێ ئەکوژێتەوە، ئەگەر خامۆشیش نەبێت بە زۆر بە پێلەقە ئیکوژێن نەوانێ یا بە هەژگ ئیکوژێنەوە لەبەر وەڵێن زەرێک نەدا، ئێمەش جیاوازێکی گەورەی لە بینیاندا. جگە لەوەش وەکو وتم حتا ئاگرکردنەوە چەندین نەتەوە ئیکاتەوانێت چونکە ڕەمزێکە بۆ پێشوازی لەمەوە ئەتەوێت چی بڵێ بە کورتیسلوبی ئاگرکردنەوە ئەبێ بڵین بە خەڵکی بەڕێزەکان جیاوازێکی زۆر هەیە لە نێوان ئەم ئاگرە لەگەڵ ئاگرپەرستەکاندا. کاتێک کە تۆ شتێگەڵێ وەکو ئەوایە ئەبێ وەکو بپەرسێ، وەکو ئەو کاهینەکان بە دەوریا بن، لە ناو مەعبەدا بکرێتەوانێ، بە مقدەس سیر بکرێت، نەکوژێنرێتەوانێ، بەردەوامە بیکەن لەسەری عیبادەت لە دەوریا بکرێت، بەڵام ئەم ئاگرە ئەکرێتەوە ئەکوژێنرێتەوانێ لە ناو پەرستگا نیە، لە دەرەوەی شارە بۆ کاتێکی دیاری کراوە، تەنها لە ڕۆژێکە ئاکرێتەوە، تەنها لە ساتێکە ئاکرێتەوانێت، دابنەریتێکی ناو خەڵکیە بە کورتی. بۆیە هیچ لێک چواندنێک لە نێوان ئەم دوو ئاگرەدا نییە. بۆیە حکمی گرتنەوەی ئاگرەکە ئەگەر تەنها بە بۆنەیە لە بۆنەکانەوە بێت، کابرا شایەکە ئاگرەکاتەوە، کابرا سەرکەوتووە بێ ئاگرەکاتەوە، جەژن دێ ئاگرەکاتەوانێ، بەهارێک دێت لەم ڕوانێ ئەو کاتە دەبێتە حکمێکی مباحەکەی تۆ بیکەرەوە نایکەیتەوە مەیکەرەوە ئازادی تایدا، بەڵام تکایە بە تایە مەیکەنەوە. ئەوەش حکومێکی دیکەی ترە کەوتمان ئەبێمان هەرێکی حکمی خۆی هەبێ. ئەگەر هات و بەپێی توێژینەوەی ژینگەی دەربکەوێت کە ئەمە زەرر ئەدا، بۆ نمونە لە هەندێک شوێن داری زۆر ئەسووتێنن، بۆ نمونە هەندێک شوێن تایە ئەسووتێنن، لە هەندێک شوێن ڕەچاو ناکرێت مناڵی تا ئەسووتێ، لە هەندێک شوێن ئاگر هەچەنە لە بەهارە باشە دەوروبەر، بەڵام لە هەندێک شوێنە زەرری یاوە کە ئاگرەکە زۆر بۆ بۆنەی بوونی دار و درەخت یا نەوت و یا بەڵزین لە هەر شوێنی تر. هەموو ئەمانە بێ ڕێکاری تایبەتی بگیرێتە بەر، وەگەر ناچێتە بابی حرام بوون لە بەرەوەی زەرر و زیان بە ژیانی خەڵکیەدا. باش بێنە
بە هەمان شێوە چوونە دەرەوە بابینە سەر ئەو سلوبانش مەسن کە جەنابەت وتت نەورۆز لە یەک کاتە هەم ئاگرکردنەوەی هەمان دەشتی تریتە شتی تریشە مەسەر هەندێشتی ترەکان یەک لەوانە ئاهەنگگێڕان و چوونە دەرەوە ئەو بابەتانەیە لەمەیە هیچ ڕێگریەکی دەربڕینی خۆشی بە بۆنی هاتنی وەرزێکەوە هیچ کێشێتیانی یا بە بۆنی بیرخستنەوەی سەرکەوتنێک هیچ گرفتێکی شەرعی تێدانە یعنی لە بواری ئازادی مرۆڤەکاندایە چۆنیەتی ئەنجامدانی بەڵێ جای تر دەڵێنەوە هەروەکو ئاگرەکە چۆنێتی کردنەوەی کە بۆنە بەتایە نەبێ یاش زەرری دەدواوە نەبێ بە هەمان شێوە ئێمە خۆمانە گۆڕین مادام جلەکەمان تەنگ نییە تەسک نییە کوردنیە چ کێشەیەکی تایە ڕۆژێکیان داناوە بە جلی کوردی خۆمە گۆڕم بەجی کوردی دابوونەی تێکە چ کێشەیەکی تایە ڕۆژێک داناوە بە ڕۆژی کڵاو لەسەرەکەن چ کێشەیەکی تایە یعنی مە دابوونەریتێکی کۆمەڵایەتیە دین ئازادی ئیسلام باسی ئیسلامەکەم ئازادی داوە بە مرۆڤەکان مادام کڵاوەکەی نەدزیوە کڵاوەکەی مڵکی خۆیەتی مادام جلەکەی مڵکی خۆیەتی مادام تەنگ نییە تەسک نییە کورد نییە مادام داپۆشەرە بۆی هیچ کێشەیەکی تێدا نییە ئەو تا من بەجلی کوردیەوانێ بەهار بەڕێیەکەم بەجلی کوردی و پێشنوێژیەکەم بەجلی کوردی و وتارە دەم بەجلی کوردیەوانێ سەردانەکەم سڵحەکەم ئاشتەواییەکەم زۆر دڵخۆشی شمتایە و ئەوەش هەستەکەم دیارێکی خواییە کە ئێمە کولتوری تایبەتی خۆمانمان هەیە ژیان و ژینگی تایبەتی خۆمانمان هەیە ئەگەر دژی بۆسمەوانێ وەکو بڵێ دژ لە نیشانی دەسڵاتی خوای گەورەوە ساومەتەوە بەس یەک ئاواتم هەیە با لە دڵمایە بێڵێم بڵێ ئەمن لە بەغداد دەمخوێن زۆرێک لە هاوڕەکانم تەنەندت لە خوێندنی ماستەر بە تایبەتی بە دیزداشەوە ئاهاتن بۆ زانکۆ کەس پیان نەوت بۆچی دیزاشتان لە بەرای هاوڕێ کوردەکان با نا هاوڕێ عەرەبەکان بڵێ لە بەغدا عەرەب بوون هاتن بەجدی خۆیانەوە ئاهاتن بڵێ بەڵام ئایا ئێمە لە زانکۆکانی کوردستاندا لە خوێندگەکانی کوردستاندا هەوڵمان داوە کە ڕێکپۆشی بە شەرتی ڕێکپۆشی کە جلی کوردی بێتە شتێکی سروشتی کە بێن داوامی پێوە بکەن ئەسڵەن بە یاسا قەدەغە کراوە ئەمە ئیتر ینی پرسیارێکە ڕوبەڕووی هەمووان دەبێتەوانێ ڕوبەڕی منە بێت و منازام چۆن جوابی فێرخوازێ یا خوێندکارێک بدەمەوە چونکە ئەگەر هات و حکمێکی دیکتاتۆرمان بەسەرەوە بایەوەکو بەعس ئەمانگو ئەمە بەعسیە و کاتی خۆی کە ئاگری نەورۆز دەکرایەوانێ یعنی ئەوەی شتێکی تر بوو کە باسیکەین ڕەمزێکی سیاسیە یعنی ئاگری نەورۆز ناڕزای دەربڕینە بەرامبەر بە زوڵم و بە زاڵم بەستەم و ستەمکار بۆیە کوژانەوە ڕێنمایەکە بۆنی دینداری و ئاینی لێوە بەهاتایە چی دەوترا بەرامبەرەوەی کە مثلەن ڕێگریەکان لەوەی جلە کوردەکان ببنە نێو بێگومان 1001 قەوم چیە هاتە پێشەوە دەیود ئیسلام دژ بە جلی کووردە دژ بە پۆشاکی کووردە بەڵام هەر ئێستا ئەوانن کە کوڕ و کپن تەنها یەک ڕۆژیان داناوە بۆ جلی کوردی کە لەو ڕۆژیا جلی کوردی تاکید بکەمەوە لەو کاتەوەی کە ئیسلام بۆ خۆی هات گەیشتە کوردستانیش لەو کاتەوە مەسەن هیچ ڕێگری وەکو قەومێک لە بۆنەنەتەوە یەکانی ئێمە لە ڕەمزەنەتەوە یەکانی ئێمە لە با بڵێن کەلتوری نەتەوەی ئێمە مەسەن ڕوبەڕووی ئەمانەمان نەبووتەوە ڕێگریشیان لێ ناکە ئەگەر لە چوارچەوەی دیدی ئەو کەسانەی کە هەن سەیریان کردووە ئەگەر هاتو ئەم کردنەوە ئەم ئاهەنگە بێتە هۆکاری ناشەرعی و نادروست نەکرێ باشترە بۆیە سەیدنا عومەر فەرمێتی مەیکەنەمە دەوەچێت ترسابێ لەوەی کە خەڵک بەرەو بۆ ئاگرپەرسی بڕوا یا ترسابێ لەوەی کە هەندێک تێکەڵی شتی ناشایی تا دروست ببێ باس دەنگ و بازەیە کە شیرینیان بردو بۆ سەیدنا عەلی فەرمێتی ئەمە چییە فەرمێتی ئەوان نەورۆزە ئەویش فەرمێتی فەصنعوا كل يوم فەیروزە ئێوە هەموو ڕۆژیان شیرینی ببەخشنەوانێ یعنی بابەتەکە وەیە کە ئەو بێدەنگ بۆ لی بەواتایەکی دیکەیتر ئەگەر هاتو ئەم پرۆسەیە کە ئەنجام بدرێت ئایا وەکو ئاگر ئایا وەکو تەنانەت چوون بۆ سەیرانەکە چونکە جای وایە سەیرانی لێک ڕۆژە خەڵگەچێت دەدەوکەوی جێ قسەکردنە بەڕاستی ئایا ئەمانە بە شێوازێکی باش و تەندروست ئەکرێ ئەگەر بە شێوازێکی باش و چاک و تەندروست و ڕێک و پێک بکرێت لە ڕووی شەرعیەوە گرفتێکی تیان نییە حتا کە زۆر جا باسی مەولود ئەکرێت ئەگەر هات و ئاهەنگەکە گونجا و شەرعی بێت و ڕێک و پێک بێت و بە پەیڤێک بە وتارێک کێشەی تیانە بەس بێتە زیادە ڕۆیکردن و باسی خورافاتکردن و زیاد لە سنوور تیجارەت پێوەکردنی چێتە شتێکی دنیای قاڵبێکی دنیایی ناتوانرێ ناوی ئەوەی لە بدرێت کامە دابوونەریتێکی زیندوکردنەوەی ینی ژیان نامی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مامۆستا بابەتێکی گرنگ کە لە نەورۆز و بەهار و یا هەموو ساتێکیش لە ئارادایە دێتە گۆڕێ ئەویش بابەتی ژینگەیە ئەو خەڵکانی ئەچنە دەرەوە و خەڵکانی ئاگرەکەنەوە و خەڵکانی خۆشی دەجێڕن سەیرانەکەن چوزانم
بجۆرێک لە جۆرەکان لێکەوتیانە بێت لەگەڵ ئەو ژینگەی کە تێدا هەڵسوکەوتەکەن. بۆ خۆش جەنابەت بە ئاماژەی گرنگی دابەوەی مەسەڵەن ژینگە یەکێک لەو بەرهەمانەی کە بە ئێمە بەخشێ بەرهەمی ئۆکسیژن و هەوای پاک. بابەتی ژینگە لە ڕێنماییە دینیکان و لە ڕێنماییەکانی ئاینی ئیسلامە بۆ ئەو خەڵکانەی کە ئەچنە دەرەوە چەند بابەتێکی گرنگە تاوکو پێوەی پابند بن یان فەرامۆش کراوە بە شێوەیەک لە شێوەکان. لە ڕاستیدا لە ڕووی ئیسلامەوە ژینگە گەورەترین گرنگی هەیە. یەکەم مرۆڤ هاتووتە سەرزەوی باوکە ئادەم بووە. بەر لە هەر شتێک خوای گەورە فێری کردووە کە چۆن مامەڵە لەگەڵ ژینگا بکە. وعلم آدم الأسماء كلها. هەمووی فێر کردوون. ئەمە ژیانە، ئەمە ژینگەتە، ئەمە حاڵتە، ئەمە حسابتە. علەمە یعنی فێری کردووە. لەبەرەوە مامەڵەکردن لەگەڵ ژینگەیە ئەرکێکی ئاینی زۆر زۆر گرنگە کە باز لەوە کراوە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر قیامەت هات و خەریکی نەمام چاندن بوون فریایە کەوتن دەست لە نەمامەکە هەڵمەگرن بیچێنن فإن استطاع أن لا تقوم حتى يغرسها فليغرسها. کە ئیتەمە لوتکەی گرنگیدانە بە ژینگە کە ئەگەر باسی ژینگە بکەی زۆرمان پێچێ. بەڵام ئەوەی کە تێبینیە دووشت تێبینی زۆرم هەیە لەسەری. یەکەم کردومانە بەنەریت زۆربەی خەڵکی لە 21 مانگە ئەچێتە دەرەوە کە من یعنی بمبەخشن کە ئەمە ڕاوبۆچوونێکی منە بە فعلی خۆم ڕۆژێک 21 مانگ چوومە دەرەوە چونکە وتم حکمدان بەسەر شتێکە بەشێکە لە تێگەشتنێ بێ بیبینی کاتێک کە چوومە دەرەوانێ بەڕاستی خەندەم لێ تارە و دڵم نیگەران بوو. بۆچی؟ یەکەم لەبەر ئەوەی قەرەباڵغیەکی زۆر لەسەر جادە و ڕێگۆبانەکان وەها دروست ئەبێ کە چەندین حادیسەی سیارە ڕوئەدا. دووهەم کۆمەڵی کەسی زۆر مەشروب دەخۆنەوانێ و حادیسەی سیارە جایتر ببوونی ئەوان ڕوئەدا کێبڕکەیەکی زۆرە کرێت. ئەوەی لە هەمووی ناخۆشتر ئەوەیە کە یەکەم ڕۆژی بەهار کە ڕۆژی لەدایکبوونی وەرزێکی نوێیە بەداخەوە ئەکرێت بە ڕۆژی لە سێدارەدانی ژینگەی ئەم نیشتمانە بە فڕێدانی بتڵە عارق قوتووی ساردی دەبەی ئاو کلێنس خوارێزارتان کات دایبی سفرە لەیا خواردن پەخش بۆتەوە ئەنجە ئەم خەڵکە ئەڕۆن بەسەر گیا و ژیان و ژینگەیە ئەگەر دوای ئەوە خوارێزارتان کا مانگایەک بەویا بڕوە ئیسفادەی تاڵە سەوزەیەک ناکا کە بیخوا کا بەشیر بۆنەوەی ئەم میلەتە بۆ چونکە بە یەک جار ژینگەمان خستە دۆخێکی خەتەرناکیەوە لە 150 ژینگە خۆزگە توێژینەوەمان بکردایە ڕۆژێ پێش ئەوەی کە بۆ نمونە لە 20 مانگە لە 18 تا 20 مانگ لەم سێ ڕۆژەیە ئیستیطلاعی بکرایە لە 4 شار لە هەرێمی کوردستاندا ئەو شوێنانی کە خەڵکی نێزیکن لە شارەکانەوە وێنەی بگرن دوای ئەوە لە 22 مانگە یەک ڕۆژ دوای ئەوەی کە سەیرانەکەی تیاکراوە بڕۆن جارێک تر وێنەی بگرنەوانێ توێژینەوەی لەسەر بکرێ بزانێکین چوونە دەرەوەمان لە ڕۆژی 21 بەم شێوازە بەم نەریتەی ئێستا چ زەرەر و زیانەگەدا لە ژینگە بە شێوازێکی تر دوای ئەوە تا ساڵێکی تر تااقەت نییە بڕۆیتەوە باوەڕکە ئەم 21 مانگە ئەوەیە چێتە دەرەوانێ قوتووی پار و پێرارە بینێتوانێت لە سەیرانگەکاندا یا لە شوێنە گشتەکاندا ئەمە واتە ڕۆژی لەدایکبوونی بەهارمان کرد بە ڕۆژی لە سێدارەدانی ژینگە کە ئەمەش بەڕاستی تێبینێکی خۆمە لەسەر ئەم چوونە دەرەوەیە یعنی بەدیریش هەیە یەکەم بەو چ ڕووپڕێتی ئەمەڕۆن بە حادیسە سیارە ڕوونەدا دەکرێت ڕۆژێکی تر بڕۆی دەکرێت بڕۆی بۆ لادێ دەکرێت لە ماڵەکەی خۆتابیکەی حتا بە پێی هەندێک لێدوان بڕۆ دوای 22 مانگ بەشێک لە دەنگواسەکان بازدەوە دەکەن کە لە 22 مانگە لەبەر چۆڵی ماڵەکان دزێکی زۆر کراوە کاتە بۆ بکەین بەنەریت هەچی دزە ئەمین بێ لە خۆی بڵێ وەڵام سلێمانی چۆڵە یا هەولێر چۆڵە یا فلان شوێن چۆڵە دەکرێت بیکەین بەنەریتێک کە هەندێک گەڕوا لە بەرەوەی دوایی دەوامی هەیە ئەوەی کە دەوامینی ئەوەی کە مەجای هەیە با 22 مانگ 23 مانگ 24 مانگ با بچێ بۆ لادێ با بچێ بۆ شوێنێک بەڵام پابندیش بێ بەڕێنمایەکانە بەهارنەوە ڕۆژە یەک ڕۆژ نییە یەک ڕۆژ نیە و جگە لەوەش ئەو قەرەباڵغیەتێ بە تایبەت تیژ ئەم ساڵ کە باز لە نەخۆشی کۆڕۆنا دەکرێت بەڕاستی پێویستە هەموو لایەک پابندێکی خۆی ڕابگەێنێ ئەگەر ئەم هەمە بچینە دەرەوە بێجایتر دەمامک بکەین بەڵام ئەگەر تۆ لە شوێنێک کابیت یعنی باوەڕەکەی کە ئەو کاتی چوم لە 21 مانگە بۆ دەرەوە لە ماوەی 10 مەترا ماڵێکی دانیشتووە ئەو شوێنانی کە بە خەڵک دێ جگە لەوەش یەکێک کەبەرەیەکی گەورەی هێناوە ڕاست یەکێکی تر دەفێکی هێناوە 4-5 گەشت لە شوێنێکا دانیشتون دەنگ بەرزەکەنەوە بەبێ ئەوەی ڕەچاوکەن مناڵی لێیە چونکە من بڕۆمە دەرەوە دایکی شومە بم لەگەڵ خۆمە بەتەمەنە مناڵێکیش ئەبم کە 2 ساڵە هێشتا لەبەرەوە ناکرێت ڕەچاوی ئەمانە نەکرێت یعنی سیر دەکەم ژینگەیەک بە حەچی پێوەری عەقڵی و
ژینگەیی و هەر بۆ ئیسراحەت باش نییە. نە ئیسراحەتی لەکەی نە بەختەوەر ئەبین خەمی ئەوەشتە مناڵەکە بچێ بەلایەکە سیارە لێ بدا خەمیەوەتە کە تووشی گرفتێک ببی یعنی ئەو دەنگ بەزەکات ئەڵی مافی ئەوە دنیاڵێ ئێوە بۆیە هاتوون کە بارۆزی خۆمان ئەمە بکەین کەوا بوو ئەم ڕۆژە تێبینیمان هەیە لە سەری بەڕاستی ئابەم شێوازە شێوازێکی ناتەندروستە باسی شەرعی بوون ناکەم هەر ناتەندروستە هەر لە ڕووی ژینگەوە تێکشکێنەری ژینکەیە دیارە لە ڕووی شەرعی شەوانێک کە تۆ ئازاری خەڵکتدا کە تۆ جێگە و پێگەت ناشرین کرد کە تۆ ژینگەت پیس کرد کە تۆ تێکەڵاوێکی لە سنوور بەدەرت کرد کە بەڕاستی تر شەرعەتی لەکوێ ئامێنێ خی گەورە پێخۆش نییە سبحانە و تعالی کە ئەو شێوازەی ببێتە ژەنگ و ژاو چەند جار لە سەیرانە بۆ لەو ڕۆژەیە شەڕ کراوە دەسەبێخە بوون و تەنانەت تەقە و فیشک تەقێنرا و خەڵک برینار کراوە و تەنانەت جاری وا هەبووە لە شەڕەکەی خەڵک برینار کراوە و هەندی جار خەڵکیش کوژاوە بەداخەوە من هیوای ڕۆژێکی خۆش بۆ هەموو لای خوازم هیوادارمەوەی کە جەنابی مامۆستا فەرمووی هەم لە ڕووی شەرعیەوە هەم لە ڕووی تەندروستی و گونجاویشەوە لە بەرچاوی بگرن بۆ ئەوەی کە ڕۆژەکەتان بە هەموو مانایەک ڕۆژێکی باش بێ ڕۆژێکی خۆش بێ ڕۆژێکی تەواو تەندروست بێ ئینشاءڵڵا خۆشی دەخوازین لەخوای گەورە بۆ هەموو لایەک بە تایبەتی خەڵکی کورد لە کوردستانی عزیز مامۆستا گرچێکت ما بێتەوە لە دوا دەرفەتە چونکە گەیشتوونەتە کۆتایی کاتمان نەماوەتەوە وڵی پێم خۆش بوو ئاماژە بە شتێک بدەم لە قورئانی پیرۆزە ئەو سوەتەی هەبوو خۆمان و مناڵەکانمان لەبەرمانە لئیلافی قوڕیش کە لێرەدا چوار خاڵی گرنگ باسەکە بۆەوەی کە لەم نیشتمانەیە لە هەر نیشتمانێکە مواصفاتیەوەی تابێت کە من قەوم و گەلێکم ئەبێ ئەم مواصفاتی تابێ بۆی بژین یەکەمیان کە فەرمێت ئیلافیهم ڕیحلەتە الشیتاء والصیف واتە ئەوەندە هەیە من و دنیا باش بێ لە ڕووی ئابوووریەوانێ بگەشتی هاوین و زستان بکەیت بە ئازادانە بڕۆی کاسبی و تجارەتی خۆت بکەیت هەج وڵاتێک کاسبی و تجارەتی تیا بوو ئەوە تۆ خەڵکی ئەو وڵاتی حتا بەزانانیان وتووە کام وڵات شوێنی تۆیە تێتی ئەوەی کە تای برسی نابی ئەوەی کە تای ترس نابی ئەوە نیشتمانی تۆیە بۆیە لە ئاەتی قورآنە ئەمە باسەکە یەکەم ئەبێ ئولفەت ئیلافیهم ینی تاوە ئولفە دەگری ینی هیچ کێشە و گرفتێکیان نییە لە تیجارەتە دووهەم ئاەتەکە ئەفەرمێ فەلیعبدوا رب هذا البيت کە ئازادی ئاینی و خواپەرستیە لە هەج وڵاتەکە هەبێ نیشتمانی تۆیە سێهەم الذي أطعمهم من جوع کە باز لە تێربوونەکە کە خەڵکی ئەو میلەتە تێر بن و هەروەها و ئامنهم من خوف چوارەمی ژەوەیە کە ترس و بیم لەو شوێنیانە بێ هیوادارم هەموو بەهارێک هەموو ساڵێکمان بەو پەڕی ئازادی ئابووری کە هەژارترین کەسیش توانای تیجارەتی هەبێ نەک قۆڕق بکرێ لە ژێدەستی هەندێک کەسا و ئازادی ئاینی و هەروەها ئازادی ئەوەندە هەبێت کە خەڵکی ئەم میلەتە هەرگیز برسێتی نەبینێ و وەترسێتی لێ بە دوور بێت بەڕێز دکتۆر ناسح ئاوزەری پسپۆر لە هیزری ئیسلامی و پرۆفیسۆری یاریدەدەر لە زانکۆی سلێمانی زۆر سپاس بۆ کاتی کە بە ئێمەت بەخشی سپاس بۆ ئێوەش خواتان لەگەڵ